سلام ئێمە بەو لە سوتفەنگانە و گوندەمان لە داعش پاکردەوە و کۆڵمان نەدا. جیاوازی سینەما، جیاوازی فیستیڤال، جیاوازی فیلم، جیاوازی کاڵچەرەکان، کولتورەکان لێرە دەبێنرێ. ببین ئەو هەموو بینەرە بە چ زۆش و خۆشێک دێن بۆ فیستیڤال، دێن بۆ فیلم بینین، دێن بۆ سەیرکردنی فیلمەکان، دێن بۆ یەکتر ناسین لەگەڵ ئاکتەرەکان لەگەڵ دەرهێنەرەکان. ئەمە جۆش و خۆشێکیش کە بە پێمان دەبەخشێ. ئەمە وزە و ئینەرژیەکی دیکە دەداتە ئێمە. ئەمە خۆلی 27مینی قەرتاجی نێودەوڵەتیە کە فیلمی مەملەکەتی مێرولەکان لە بەشی پێشبڕکێی سەرەکی بەشداری دەکات.